شاری کەرکووک بەردەوام کۆمەڵێک کێشەی هەیە، کێشەی کۆمەڵایەتی، کێشەی ئیداری، کێشەی ئابووری، تازە بە تازەش کێشەیەکی کە سەری هەڵداوە کە دەیانەوێت هەردوو بازاری خانخورما و بازاری حەسیرەکە بە خاوەن دوکانەکان چۆڵ بکەن. بزانین هۆکاری ئەم بابەتە چییە، بۆچی دەبێت چۆڵیکەن. لە کەرکووکەوە زۆر بەڕێز بەهادین نەجمەدین نوێنەری کاسبکارانی بازاری خانخورما لە گەڵماندایە. کات بەهادین شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشەی ژووری واڵی کوردستان 24. باشە، هۆکاری داخستنی بازاڕەکەتان چییە، بۆچی دەگەڕێتەوە؟ سپاسی ئێوە دەکەین ئەم هەلەتان بۆ ئێمە ڕەخسان. ئێمە کەسبکارانی شاری کەرکووک خانخورما نێزگەی 300 دوکان دەرەچین. ئەوەی وایە دروستی کردووە 33-34 دوکان دەرەچێ، با بڵێن قاتە لە ڕێی حولەکە دروستی کردووە. مدەی 3 ساڵی ماوە، دوای مدەی 3 ساڵەکە بالفعلەوە چێتە ناو، با بڵێن ئێستا حالیان لە تەختیتی عمرانیە، ئین نییە سەکەنیە، علوەنیە. باش 3 ساڵ دیکە لێ سندرێت و عینە نێمە حسابکە لە ناو شارین. ئێمە بۆ 5,000 بۆ 5,000 بۆ 10,000 کاسبکار لەو خانخورمایە ڕزقە خوا، فەقیر و فوقەرا ئەمە ڕزقیانە بڕن بۆ تاقە شەخصێ. باش باشە کاک بەهادین، لە بازاری خانخورما هەر کوردی لێ ئیشەکە یان عەرەب و تورکمانیش دوکانیان هەیە لەوێ خەریکی کاسبی بن؟ کوردی لێ و عارەبی لێ و تورکمانی لێ و هەمووی وەکو برا پێکەوە کەسابەتەکەن و وەکو برا شەژێن. زۆر باشە کاک بەهادین، ئێوە داواکاریتان چییە و بەتەمای چین؟ دەتانەوێت چی بکەن؟ هێزی ئەمنی دەڵێ بێت چۆڵیکەن، ئەی ئێوە دەتانەوێت؟ وەڵڵی داواکاری ئەوەمانە هێزی ئەمنی وازمان لێبێنێ. ئێستا حالیان سەعات 2 شەو سەعات 3 شەو مرور هێزی ئەمنی لەناو خانخورما ئەسوڕێتەوە. ئەو کابرایی وا بڵێن مستەثمرە، یەکێ لە شەریکەکانی خۆی ڕوا خواردنیان بۆ بە خۆی ئەمرە کاتە سەریانەوە، ئەوە بکەن ئەوە بکەن، ئەو ڕێ بگرن، ئەو کۆڵانە بگرن. من نەمبینیوێ لە هیچ قانونیەکە مەدەنی حکمی حکومەت بکە. باش کاک بەهادین، ئێوە لەسەر ئەم کێشەیە بۆ چۆڵکردنی شوێنەکە داوای پارەیان لێ کردوون؟ ئێمە داوای پارەیان کردووە، ئەڵێ ئیفرۆشین یانی دێنەکرێ، بەس ئێمە ئەم شوێنە بەش ئێمە ناکە. ئێمە 300 دوکانین، ئەوە 33-32 با بڵین 36 دوکانە. ئایا حکم بکەن، با خەڵکەکە خۆی حکم بکە. ئایا جێ ئێمە بێتەوە 300 کاسبکار بەرێتە ئەو دوکانەوە، دوایەوەی ئەوە لێ با بڵین قایم خامەڵێ 5 نەفەر بچنە دوکانێکەوە، 10 نەفەر بچنە دوکانێکەوە، یە دوو برا پێکەوە ئیدارە ناکەن. ئەمە چۆنە بێ؟ باش کاک بەهادین، ینی ئێوە هۆکاری نەچوونتان بۆ بازاڕەکە تەنها کەمی دوکانەکانە کە خۆ دەڵێ 300 دوکانین ئێوە لە بازاری خانخورما، لەوێ تەنها 30 بۆ 36 دوکانیان دروست کردو. هۆکارەکەی ئەمەیە یاخود گرانی کرێی دوکانەکانیشە؟ یەکەم هۆکاری ئەوەیە کەمە، لەبەرەوەی ئێمە 300 دوکانین، با بڵێن من یەکێک نوێنەری خانخورمام، یعنی معقولە گەس با بڵێن 70 دوکانیش دەربچێ، ئەی باقیەکەی تر بۆ شۆ بڕوە. یعنی وانە تەضحیەی تر واز بێنن، ماڵ و مناڵیان نییە، ئەوانیش مرۆڤێکن وەکو ئێمە، ئەوانیش داوا ئێمە چۆن ژیانی خۆمانەوێ، ئەوانیش ژیانی خۆیانەوێ. ئێمە نابێ وەکینەکەوتی پێشێری مافەکانی ئەوان بکەین، هیچ لە ئینەکە نەبووە بتوانین مافی یەکێ دیکە بخۆین. ئێمەش ئەمە یەکەم خاڵە. دووەم خاڵیش نرخەکەشی زۆرە. سێەم خاڵ باز سەرانە سەرێ لە قاپی، کە باز و سەرانەی سەن لە هیچ محافەزەیە باز و سەرانە نەماوە بمێنێ لە قاپی بیسەنێ، هەر کەس و مەکتەب بۆ خۆی سەنێ و باز شێداتە حکومەت، کرێدا بە حکومەت. زۆر باشە، زۆر بەڕێز بەهادین نەجمەدین نوێنەری کاسبکارانی بازاری خانخورما ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵ ما بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ ما، شەوتان باش.